ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆی جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، زیاتر لە 20 ساڵە لە ئەو ناوچەیوە کوردستان لێجێگیر بوو، لە وڵاتانەی وا دابەش کراوە، ئاڵوگۆڕێکی زۆر بەرچاو هاتووەتە ئاراوە. لە باشووری کوردستان دوای ڕووخاندنی حکوومەتی باس دەسەڵات لەوێ بەدەست کوردەوەیە، پارلمانی خۆی هەیە، ئابووری خۆی زۆرجار دابین کردووە و ئازادیەکە لە کوردستان هەیە. توانین بڵێن لە زۆربەی شوێنەکانی تری عێراق بەرچاو ناکەوێت. ئەو وەزعیەتێوا لە کوردستانی باشوور هەیە، بە زۆر قات لە شوێنەکانی تری عێراق باشترە. لە ڕۆژاوای کوردستانیش دوای ئەوەی وا بەناوی بەهاری عەرەبیە ناسرەیە بینین کە لەوێش ئەو دەسەڵاتی خۆجێیە لەلایەن زیاتر کوردەکانەوە بەڕێوە چوو و لەوێش ئێمە بینین گۆڕانکاری زۆر بەرچاوی بووەوە، توانین بڵێن دەستکەوتی زۆر بەرچاویشی بووە. لە باکووری کوردستان هەر لەو ماوەی 20 ساڵەدا ئێمە بینین دوو دانە حیزب لە خودی لە ساحەی سیاسی تورکیا هاتن خۆیان پیشانداوە، لە پارلمانە دەرکەوتن و زۆر جاریش توانن هاوسەنگی ناو پارلمان کەوتوتە دەست کوردەکان. لە ڕۆژهەڵاتی کوردستانی شەما بینین کە سەرڕایەوەی کە کۆماری ئیسلامی زیاتر لە 45 ساڵە لەسەر حکومە، بەڵام لە کوردستان شۆڕش هەر بەردەوام بووە و دوایین گۆڕانکاری شۆڕشی ژینایە کە ئەوە توانی هەر لە کوردستانەوە بیگوازێتەوە بۆ هەموو ئێران و گۆڕانکاریکی هێزگار بەرچاوی لە ئاستی ناوچەدا پێکهێناوە. باسکردن لەسەر ئەمەکە دەرفەتەکان چین، بربەستەکان چین. ئەدەینە بەرباسی لێکۆڵینەوە لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانج، مامۆستای زانکۆ. کاک دکتۆر گیان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر سوپاس کاک مەحیا. زۆر مەمنون. هەروەک لە پێشەکەکە ئاماژم پێکرد بۆ خۆتان دەزانن ئەو ئاڵوگۆڕە لە ناوچە بەتایبەت لە کوردستانە هاتووەتە ئاراوە. پێتان وایە ئەم وەزعیەتەوە هاتووەتە پێشەوە، شتێکی تازە بۆ کوردی تایە کە پێشتر شاید بەرچاو ناکە و پێشتر ئەوەی وا کورد بۆ خۆی داینابوو خەبات بوو، خەباتی چەکداری بوو، لە کێ و لە کوێستان بوو دژ بە حکوومەتەکان. ئێستا ئەبینین گۆڕانکاریەکی تر هاتووەتە ئاراوە. ئەو گۆڕانکاری ئێوە چۆنی ئەبینن جیالەوەی ئەوە من باسم کرد؟ زۆر سپاس کاک مەحیا دووبارە. وەڵام من پێم وایە لە 20 ساڵ یا 30 ساڵی ڕابردوودا گۆڕانکاری زۆر گەورە هەم لە ناوچەکە ڕووی داوە. ئەم گۆڕانکاریانەش کەم تا زۆر کاریگەریان لەسەر پرسی کورد داناوە، لەسەر بزوتنەوەکان داناوە، لەسەر دەستکەوتەکان داناوە. هەلێکی ئێزگار زۆر ڕەخساندووە بۆ کورد و بۆ حیزبە کوردیەکان و بۆ کۆمەلگەی کوردستانی. من بۆ خۆم پێم وایە تا ئێستا وەک پێویست ئەو هەلانە نەقۆستراونەتەوە، چونکە هەلی زۆر گەورە هاتووەتە پێش. بەڵام من کێشەکە لەوەدا دەبینم کە لایەنە کوردیەکان، حیزبە کوردیەکان، کۆمەلگای کوردی بەگشتی زۆر ئامادە نییە بۆ ئەوەی کاتێک کە هەلێک دێتە پێش وەک پێویست بیقۆزێتەوە. ینی بەڵام گۆڕانکاریەکان زۆر گەورن. ینی ئەگە بەراوردی کەی بەوەی کە لە نیوسەدەی یەکەمی سەدەی 20 کورد لەوێدا دوای دابەشکردنی کوردستان لە ڕاستیدا کاریگەری لەسەر ڕووداوەکان زۆر کەمە، بزنەوەی کوردی زۆر وە دواکەوتووە. لە دوای بەتابەتی لە دوای شکست هێنانی یاڕوخانی کۆماری کوردستان لە مەهاباد، ئیدی بۆ چەند ساڵێک هیچ دەستکەوتێکی گەورە لە کوردستان نایەتە پێش، بەغێرەس ئەو شتانەی کە تۆ ئاماژەت پێکرد، مەسەلەن خەباتی چەکداری نەبێ یان خەباتی حزبی نەبێ. بەڵام ئێستا کە لە ماوەی بەتایبەتی 30 ساڵی ڕابردوو لە باشوور زیاتریش لە 30 ساڵ ئەزمونێک قەوارەیەکی سیاسی لە باشووری کوردستان پێکاتووە کە خۆتگوتنی هەم حکوومەتێ، هەم پەرلەمان هەیە، هەم کۆمەڵگەی مەدەنی هەیە، هەم کۆمەڵێک دامەزراوە هەیە کە کەم تا زۆر لێرە لەوێ خزمەتیان بە پرسی کورد کردووە. بەڵام دەکرا زۆر زیاتر بچێتە پێش، دەکرا زۆر تۆکمەتر کارەکان بکرێ. ینی
بەنمونەی ئەوەی کە ئێمە دوای 30 ساڵ لە باشوور کەچی کێشەی ئەومان هەیە کە موچەی فەرمانبەرانی حکوومەتەکە دابی بکەین بە هەمان شێوە لە ڕۆژاوای کوردستان لە دوای بەهاری عەرەبی و ئەو گۆڕانکاریانەی ئەو شەڕی ناوخۆکە لە سووریا ڕوویدا لەوێشدا هێزە کوردیەکان زۆر بە چاچی هاتنە پێش و دیارە نابێ ئەوە لە بیرکەین کە ئەو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوویداوە بەگشتی گۆڕانکاری گەلێک بووینەکە هێزی گەورە زلهێزەکانی دنیاە دروستیان کردووە یان بە پشتیوانی ئەوان دروست بووە ینی بەو مانایە کە هەم مانەوە و دروستبوونی حکوومەتی هەرێم لە باشوور و دروستبوونی ئەو ئەزمونێکە لە ڕۆژاوا هەیە بەبێ پشتیوانی دەرەکی ئەگەرەکانی زۆر کەم بوو کە بەو شێوەیە بتوانێت بمێنێتەوە یان ئیدامە بدا یا خۆی دروست بکاتن بەڵام من ئەگەر بەراوردیکەی بە 50 ساڵ پێشێستا ئەو گۆڕانکاریانە زۆر پۆزتیڤانە دەبینم گۆڕانکاریەکان بەرەو پێشەوە دەڕۆن هاوکات لە دوای ئەوەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی دێتە سەر حکم لە ساڵی 1979 بۆ خۆمان دەزانین ماوەی چەند مانجێک گفتوگۆ لە نێوان سەرکردایەتی کورد و کاربەدەستانی نوێی ئێران دێتە گۆڕێ بەڵام دواتر ئەم بە هیچ ناگا و ئیدی خەباتی چەکداری لە کوردستان دەست پێیەکە خۆ لە سەرەتادا ئێمە دەزانین کە بەشێکی زۆری ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر دەسەڵاتی هەم کۆمەڵە هەم حزبی دیموکرات بوون یان لایەنی دیکەش بەڵام ئەمە دوای چەند ساڵێک ئەم خەباتی چەکداریە وردە پاشەکشە دەکا و هێزە چەکدارەکان بەگشتی ئاودیوی سنوور دەکرێن و خەبات لەو ناوچەیەدا کەم تا زۆر بە کپی دەمێنێتەوە تا شۆڕشی ژینا کە تۆ لە پێشەکەشە ئاماژەت پێکرد شۆڕشی ژینا بەڕاستی گوڕ و تینێکی دیکە دەخاتەوە بەر خەباتی کوردایەتی خەباتی ڕزگاری نیشتیمانی خەباتی سیاسی لەو بەشەی کوردستانیش بەڵام ئێمە دەزانین کە دوای 6-7 مانگ لە شۆڕشی ژینا ئیدی ئەویش لە ئاکامی هێرشی سەرکوتگەرانە و دژە مرۆڤانە و زۆر توندی کۆماری ئیسلامی و دامەزراوەکانی و بەتابەتی دامەزراوەی ئەمنیەکانی توانیان ئەم شۆڕشەش بە شێوەیەک لە شێوەکان لانی کەم لە گۆڕەپانی خەباتە بهێنە لا ببن بەو مانایە کە من پێم وایە شۆڕشەکە ئێستاش لە دڵی خەڵکدا ماوە ئێستاش جۆش و خۆشەکانی هەر لەوانەیە ڕۆژگارێکدا بێ لەم نزیکانە جارێک دیکە دووبارە سەر هەڵبداتەوە بۆ خۆ دەزانی هەم ڕووداوەکان هەمووی لەوانەیە لە ڕووداوێکی زۆر با بڵێن سادە سەر هەڵبدەن وەک ئەوەی شۆڕشی ژینا لە ئاکامی کوشتنی ژینا ئەمینی سەر هەڵدەدا من مەبەستمەوە لێرەوەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەگەرەکانی سەرهەڵدانەوەی شۆڕش واریدە لە باکووری کوردستان پەکەکە بۆ 46 ساڵ دەبێ خەبات دەکاتن خەباتی چەکداری دەکا پێش خەباتی پەکەکە لە ڕاستیدا نەک هەر شۆڕش بەڵکو بزوتنەوە نەک هەر بزوتنەوە بەڵکم بوونی کورد خەریک بوو بەرەو مردن و لە ناوچوون دەچوو بەڵام لە ڕێگەی ئەو خەباتێک کە لە باکووری کوردستان کراوە با بڵێن لانی کەم کورد زیندوو کراوە بێجگەلەوەی کە زیندوو کراوە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو بە گڕوتوینێکەوە چۆتە ناو پەرلەمان و لە نێو پەرلەمانە هەوڵ و خەبات دەدرێ تێکۆشان دەکرێتن ئێستاکە هێزێکی وەک پەکەکە دوای 40 ساڵە دەستبەرداری خەباتی چەکداری دەبێت من بۆ خۆم دەستبەرداربوونی پەکەکە لە خەباتی چەکداریە بە پۆزتیڤ دەبینم چونکە یەکەم پەکەکە وەک هێزێکی چەکداری کاریگەریی ئەو تۆی لەسەر باکووری کوردستانە نەمابوو ئەو پێشمەرگانەیان ئەو گەرگلانەی کە هەبووین هەمویان لە تونێڵەکان لەشکەوتەکانی باشووری کوردستان بوون ئەو کاریگەریان نەمابوو بەڵام بێجگە لەوەش دەبێەوە بڵێن کە لە باکوور بزوتنەوەیەکی سیاسی جەماوەری گەورە لە ئارادایە
زۆر کەس پێیان وایە مەسەلەن ئەگەر خەباتی چەکداری نەبێ ئەی خەباتی سیاسی چۆن لە باکووری کوردستان دەچێتە پێش. من پێم وایە خەباتی سیاسی لە باکووری کوردستان بە ئاسانی ناچێتە پێش، وەکەوەی چۆن کە خەباتی چەکداریش بە ئاسانی نەدەچێت پێش. بەڵام گرنگەوەیە کە با بڵێن درێژەدان و ئیدامەدان بدرێتن بەو خەباتێک ئێستا لە گۆڕێدا. بۆی تۆ لەوانەیە پرسیاری دیکەت هەبێ، من لێرە با بڵێن هەڵوەسەیەک دەکەم. بەڵێ فەرموو کاک مەحیا. بڵێ زۆر سپاس. بەڕاستی ئێوە بخۆتان ئاماژەتان بە دڵهێزەکان کرد. پرسیارەوەیە چەندێک کورد بۆ خۆی توانیویەتی لەسەر ئاڵوگۆڕە تاسیری ببێ، ینی یەکلایی بکاتەوە. وان بۆ خۆتان ئاماژەتان بەوە کرد کە دەوری کورد ئەیتوانی لەوە باشتر وایە، بەڵام ئایا هەموو شتێک لە دەستی کووردا بووە کە بتوانێنی بکات کە بیباتە پێشەوە، یاکو ئەوە زۆر شوێنی تر دەوری بووە. بۆ نمونە حتمما باسیشی لێیەکەین کاتێ ئەو ڕاپرسیە کرا بۆ سەربەخۆی لە کوردستانی باشوور، ئەوە بینین سنوورەکان بەسرا، فڕۆکەخانەکان بەسرا، قوتی خەڵکیان گرت بە بارمتە شتی وا کرا. چنێک کورد لەویا توانێت بۆ خۆی بە تەنیا دەوری ببێت و ئەگەر نا ئەبێت چۆن هەرزڵکەوت بکات لەگەڵ ئەو هێزانەی ئەو فاکتەرانەی کە تاسیریانە بێت لەسەر مەسەلەی کورد. کاک مەحیا من پێم وایە بەداخەوە کەم قسەیە دەکەم، پێم ناخۆشە، بەڵام واقعەکە کە دەبێ بیڵێن هێزە کوردیەکان بەگشتی لە کوردستاندا مێژوو دروستکەر نین، ینی بەو مانایی کە نەیانتوانیوە ڕووداوێکی سەرەکی دروست بکەن یا ڕووداوێکی گرنگ دروست بکەن یان خۆیان ئاراستەی مێژوو بکەن، بەڵکو ئەمە گۆڕانکاریەکانی ناوچەکەیە کەوا دەکاتن کە بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکارێک بێتە گۆڕێ ئەوانیش ئەم دەرفەتە بقۆزنەوە کەڵکی لێوەربگرن، بەڵام لەبەر بێهێزیان نەیانتوانیوە وەک پێویست هەڵەکان بقۆزنەوە. ئەم پرسیارەی کە تۆ کردت لەوەی کە کەڵگوەرگرتن لەو دەرفەتانێکی دێ ئایا لە ڕیفراندۆمە تۆ دەتوانی حکوومەت دامەزرێنی و یان نازانم چی، بۆ خۆی بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردی ئەمە شتێک نییە کە هەر ئاوا بە سووک و سانایی و ئاسانی دروست بکرێ تەنیا و تەنیا بەهێزی ناوخۆی کوردستان. دروستکردنی دەوڵەت، دەستکاریکردنی سنوورەکان لە ڕاستیدا بەبێ ئەوەی کە هێزێکی گەورەی جیهانی لەوانە ئەمریکا، رووسیا، فەڕەنسا، بریتانیا، سین مەسەلەن، دیارە من ئەگەری ئەوە نابێت کە سین پشتیوانی لە دەوڵەتی کوردی بکە، بەڵام من مەبەستم ئەوەیە کە لانی کەم یەکێک لەو پێنج زلهێزەی کە ئەندامی دایمی بەردەوامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشن، یەکێک لەو زلهێزانە پشتیوانی دامەزراندنی دەوڵەتی کوردی نەکاتن، زۆر زەحمەتە دەوڵەتێکی کوردی یا کوردستانی بتوانین دامەزرێن، بەڵام ئەوە بەو مانایە نییە کە ئێمە نەتوانین کۆڵگەکانی بنەماکانی دامەزراوەکانی دامەزراندنی دەوڵەتی کوردی بکەین، چونکە من جارێک دیکەش ئەو قسەیەم کردیانی ئێمە وەک پێویست هەلەکانمان نەقۆزیتەوە. لێرەدا من مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە کە تۆ ناکرێت چاوەڕێ بکەی بۆ ئەوەی دەرفەتێک بێتە پێش اینجا دەست بەکاربی. مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێستا کە زۆر گرنگە کە جۆرێک لە هاوپەیمانی لە نێوان حیزبە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەبێ، زۆر گرنگە کە جۆرێک لە چی پێ دەڵێن گوتارسازی بەو مانایە کە لەسەر گوتارێکی هاوبەش پێک بێن. من لێرە قسەم لەسەر من وەک حەزی خۆم لێرە قسە ناکەم، بەڵکو وەک ئەوە قسە دەکەم کە لە واقعدا ئەم حیزبانە ئەگەر هەمویان مەسەلەن فێدرالی خوازن دەکرێت لەسەر فێدرالی خوازی پێک بێن، مەسەلەن ببێ بە گوتارێک کە هەمویان کاری لەسەر بکەن، چۆن خەڵکی کوردستان ساز دەکەن بۆ ئەم شتە، نەک ئەوەی کە دوای ئەوەی ڕووداوێک ڕوودەدا اینجا ئەوان هەوڵی دروستکردنی هاوپەیمانی بدەن یان لەسەر گوتارێکا پێک بن، چونکە ئەو کاتەی کە ئەو شتە دێتە پێش لەوانەیە زۆر درەنگ بکەوێ و لەوانەیە دوژمنانی کورد هەمیشە کار دەکەن لەسەر قوڵکردنەوەی درزەکانی نێوان هێزە کوردستانیەکان. لەبەرەوە من مەباستم ئەوەیە کە بڵێم تۆ مەرز نییە لەم لەحزەیەدا بتەوێ با بڵێن دەوڵەتی کوردستانی ڕابگەیەنی و لەبەر ئەوەی
دامەزرانی دەوڵەتێکی کوردستانی لەم لەحزەیەدا گونجاو نییە کار نەکەی بۆ ئەم کارە، یان ئەوەتای کە تۆ دەتەوێت مەسەلەن کار بکەی بۆ بەردەستکردنی فیدرالیزم لە ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕێ بکەیت تا ئەو کاتێک کە گۆڕانکارەکان ڕوودەدا. نەخێ من پێم وایە ئێستا مەسەلەن بۆ نمونە دەبێت هاوپەیمانیەک هەبێت، دەبێت دەستوورێک بنووسرابێتەوە بۆ ئەم شتە، دەبێت مانیفێستۆیەک بنووسرابێتەوە بۆی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ لەسەر ئەم بنەمایانە ساز بدرێن، ساز بکرێن، ئاراستە بکرێن. ئەمانە زۆر گرنگن کە لەم لەحزانەدا بکرێت. ینی لە باشوورە ئێستا کە تۆ ناتوانانی مەسەلەن دەوڵەتی کوردستانی دابمەزرێنی مانە ئەوە نییە کە تۆ نەتوانی بنەماکانی دەوڵەتی کوردستانی دابمەزرێن. من هەموو جارێک گوتومە دەوڵەتەکان لە قەیرانە ئەو بنەمایانە مەسەلەن بۆ نمونە لە باشووری کوردستانە ئێستا ئێمە باسی نوێیەکان بکەین با نەچینە ناوقوڵایی مێژووەوە. لە باشووری کوردستانە لە ئۆکتۆبەری 2024 هەڵبژاردننی کراوە تا ئێستا ئێمە حکوومەتێکی یەکگرتومان نیە. ئەمە یەک تا ئێستا ئێمە پەرلەمانێکمان نییە کە بتوانێت مەسەلەن ئەم کارانە چاودێری حکوومەت بکات. تا ئێستاکە ئێمە لە کوردستانە دادگایەکی باڵامان نییە کە لە کاتی ململانێ لە نێوان حیزبەکانە ململانێ لە نێوان حیزبەکان و خەڵک پەنای بۆ بباتن، لەبەرەوە پەنا دەبردرێ بۆ بەغدا. کاتێک کە تۆ پەنا بۆ بەغدا دەبێت پێگەی خۆت بێ هێز دەکەیەوە. تا ئێستا ئێمە لە باشووری کوردستانە هێزێکی پێشمەرگەی یەکگرتومان نییە، ئاسایش یەکگرتو نییە، پاراستن و زانیاری دوو دەستگای با بڵێن ئاژانسی سیخڕین لە ناوچەکەدا هیچ پەیوەندیشیان لەگەڵ یەکدا نیە. ئەمانە کێشەی زۆر گەورن لە باشووری کوردستانە. تا ئێستا منەمانتوانیەوە ئابوووریەکی بەهێز دروست بکەین، یا ئابوووریەک بێ کە لە دەرەوەی نەوت بێ، یا ئابوووریەک بێ کە لانی کەم پشت بە بەغدا نەبەستی بۆ دابینکردنی بودجەت، بۆ دابینکردنی موچە. ئەمانە کاری زۆر گرنگن کە دەبێت بکرێتن. لەبەرەوە ئەو ئامادە سازیانە لەسەر ئەم باسە کە بمێنینەوە هەمیشە پلۆرالیزم وەکو شتێکی ئەرێنی شتێکی پۆسیتیو باس کراوە، بەڵام زۆر جار ئەبینین ئەمە بەداخەوە لە ئەو فرەهێزیە لەوەی کە هێزی جیاواز هەیە دەوڵەتەکان نیارەکانی کورد لەوە کەڵکیان وەرگرتووە و ئەم هێزانیان بەرامبەر بەیەک داناوە. لەلایەک و تۆچی مەسابینی پارتی ئەچێتە مەسەلەن لە شوێنێکەوە پەیوەندیەگرێ، لەولاوە مەسەلەن بینی زۆنی سەوز لە شوێنێکی ترەوە پەیوەندیەگرێ و هەروەها ئێمە لە شوێنەکانی تری کوردستانی شەوا بینین. یعنی ئەگەر چای لێ بکەن حتا لە ڕۆژاوای کوردستانیش تاکو ئەو ئەخیرەی کە دانیشتنێک بوو بە تەوافق گەیشتن ئێمە ئەو چەند بەرەکیەمان ئەبینی. ئایا ئەوە هەر لە ئیرادەی خودی و هێزانایە یا ئەبێ کۆمەلگا بۆ خۆی هەوڵدا کۆمەلگایەکی دموکراتیک پێک بهێنێ کە ئەو هێزانە بتوانن بەبێ ئەوەی شانیان بکوێ لە شانی یەک بەبێ ئەوە کێشە دروستکەن ئەرکەکانیان بنە پێشەوە هەر وەکو وڵاتانی ڕۆژاوا یا زۆر وڵاتانی پێشکەوت. خۆی کاکمەحێ ئێستا من بۆ خۆم ئەگە لە من بپرسیوە کەسێک بەڕاستی لە قۆناغی خەباتی ڕزگاری نیشتیمانیدا من ئەم فرەیە بە باش نازانم، بەڵام ئێستا لە واقعیدا دەژین کە فرەیەکە هەیە، فرەیەکە لە ڕۆژهەڵاتی شەیە، فرەیەکە لە ڕۆژاواشەیە، فرەیەکە لە باشووری شەیە. دیارە ئەم فرەیە وەک ئەوەی کە لەو سێ بەشە هەیە لە باکوورە نییە. ئێمە دەزانین کە مەسەلەن پەکەکە وەک هێزێک یان دەم پارتی وەک هێزێکی سیاسی تا ڕادەیەکی زۆر هەژمونگەرایە و هەژمونی لەسەر گۆڕەپانەکە کردووە. هێزێک کاتێک کە بە تەنیا هەژمون دەگرێ، کاتێک کە شکست دێنێ شکستێکی گەورە دێنێ. ئەمە مەترسیەکانی بوونی تاکە هێزێک لەوەدایە. مەسەڵەن وەک ئەوەی کە چۆن شۆڕش لە باشووری کوردستانە لە 1975 بە یەکجار شکستی هێنا لەبەرەوەی کە یەک هێز هەبوو، یەک سەرکردە هەبوو، یەک پارتی هەبوو. بەڵام هاوکات کە دەبینی کاتێک کە فرەهێزی دروست دەبێت، بە تایبەتی ئەگەر خەباتی چەکداری لە ئارادا بێ، شەڕی ناوخۆ دێتە گۆڕێ. من چەند جارێک لە چەند بابەتێکە لەسەر خەباتی چەکداری ئاماژەم بەوە کردو کە ئەسڵەن خەباتی چەکداری حتمیەتی شەڕی ناوخۆی دێنێتە گۆڕێت، چونکە دوو هێزی چەکدار زۆر زەحمەتە بتوانن
لەگەڵ یەکدیا هەڵبکەن. بەڵام ئێمە مادام لە واقعەکدا دەژین کە فرە حزبی هەیە لە باشوورە و فرە حزبی هەیە لە ڕۆژ هەڵاتیش و فرە حزبی هەیە لە باشووریش، دەبێت میکانیزمی ئەوە بدۆزینەوە کە چۆن بتوانین بەیەکەوە هەڵ بکەین، بەیەکەوە کۆک بین لەسەر کۆمەڵێک ئامانجی چارەنووساز. ئەو ئامانجە چارەنووسازانە چین؟ مەسەڵەن گریمان تۆ پێت وایە لە ڕۆژهەڵاتە فێدرالیزمە، لەوانەیە پێدوابێت لە باشوورە کۆنفیدرالیزمە، لەوانەیە پێدوابێت لە ڕۆژاوا نامەرکزیت بێت لا مرکزیت بێ مەسەڵەن. ینی دەبێت لەسەر شتێکە پێک بێ، یان ناکرێ بە عینادی بکەوە. بەڵام ئەوانە هەمووی بەڕای من، چونکە من بۆ خۆم لە ڕاستیدا ئەمە لە دەرەوەی ئەکادیمیە کەسێکی سەر بەخۆی خوازم، پێم وایە ئەمانە هەموو دەبێ ئامادەکاری بن بۆ ئەو ئامانجە گەورەی کوردستان. چونکە تۆ کە فیدرالیش وەردەگری لە نێو حکوومەتێکی لە نێو دەسەڵاتێکی دیکەدا ئەگەرەکانی زۆری هەیە کە تۆ لە دوورمەودادا بەڕاستی نەتوانی سەروەر نابی، ینی هیچ هێزێک لە فیدرالیزما سەروەر نییە، ئەوەی کە سەروەر دەبێتن دەسەڵاتی مرکزی دەبێتن. بەڵام ئایا تۆ دەکرێت ئێستا فیدرالیزم ڕەتکەیتەوە لەبەرەوەی کە ناویچە سربەخۆیی ناکرێەوە دەست بێنرێ؟ نەخێر، من پێم وایە بیرکردنەوەی عەقڵانی و مەنتقی کارکردنە لەسەر ئەوەی کە چۆن هەر ئامانجێک هەر دەستکەوتێک کە بەدەست بێ، مەسەڵەن ئێستا لە باکووری کوردستانە دوای ئەوە ئەگەر یەکەمین شت کە کورد بەدەستی بێنێ بە فەرمیکردنی زمانی کوردی بێ، ئەمە گۆڕانکاریی زۆر گەورەیە بەرەو پێشەوە. بەڵام لەبەر ئەوەی ئەم گۆڕانکاریەکی جەوهەری با بڵێن گۆڕانکاریەک نییە کە تۆ لە ڕێگەی ئەمەوە سربەخۆیی وەدەست بێنی، مانە ئەوەی کە تۆ لێ بەڕەتی کەیتەوە، بەڵکو دەبێ هەنگاو بە هەنگاو. من پێم وایە چارەسەری پرسی کورد چارەسەریکی کەڵەکەبوویە. کەڵەکەبووی بۆ مانایە کە مەسەڵەن ئەمڕۆ شتێک بەدەستێنی سبەی شتێکە بەدەستێنی دووس بە شتێکە بەدەستێنی، بەڵام هاوتەری بیەوە دەبێت بەردەوام کار بکەیت لەسەر گوتارسازی، نەتەوەسازی، نیشتیمانسازی، دروستکردنی عەقڵیەتێک، تێگەیشتنێک، زەهنیەتێک کە ئێمە لە وڵاتێکدا دەژین، لە شوێنێکدا دەژین کە وڵاتەکەمان داگیر کراوە کە پێویستمان بە ڕزگاریە، پێویستیمان، بەڵام بەو مانایی ناکەم لەبەرەوەی تۆ پێویست بە ڕزگاری کەواتە دەبێت خەباتی چەکداری بکەیت، ئەوی دیکە لە ناو بەی شەڕ کوردستان بکەیتە کاولگە و کوردستان بکەیتە شەڕگە. بەو مانایی کە چۆن دەتوانانی کۆمەڵگەی مەدەنی تەیار بکەیت، بەو مانایی کە چۆن کۆمەڵگەی مەدەنی دێتە سەر گۆڕەپانەکە، لە گۆڕەپانەکە ئامانجەکانی خۆی درێژە پێدەدا، خەبات درێژە پێدەدا بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی. بەڵێ کاک مەحەممەد، ئەوەی وا ئێستا بۆ خۆتان لە ئەخیری باسەکەتان ئاماژتان پێ کرد گرینگە، چونکی ئەوەی وا چەندێک هێزەکانیان نەوێ ئاڵوگۆڕ پێک بێنەوە لە دەستی هێزەکانایە، ئەوانیش لە بەرژەوەندی خۆیان نایە بە پێ و پەیوەندیانەی وا هەیەیانە ئەتوانن دۆشتم لاولا بکەن. بەڵام کۆمەڵگای مەدەنی زۆر جار ئێمە ئیبینین کۆمەڵگای مەدەنی ئەسڵەن غایبە، ینی لە ساحا نییە، دەوری نییە، شتی کابێ بە مەشغەڵەی فکری بیری لێ کاتەوە. بۆ نمونە لە باشوور موچایە گرنگترین شتە بۆ کۆمەڵگای مەدەنی ناحەقیشیان نییە خەڵک بەو ئاژێ، ئەگەر ئەوە نەبێ قوتی و خەڵکە بەوە جێبەجێ بێت. یاکو مەسەلەن ئەبینین هەرە مەسەلەی ئەخیری چەکدانانی پارتیکرێکارانی کوردستان بەڕاستی لە چاو ئەو هێزە عەزیمە گەورەی وا لە باکوورە هاتنە سەر شقامەکان و بە 200,000 نەفەر لە ئامێد هاتن خۆپیشاندانیان کرد، ئەم جارە نهاتن بەدەم ئەو وەسعەوە. یاکو مەسەلەن تاندازێ ڕۆژاوە فەرقی هەیە بەڕاستی ئەوان خەڵکیان زۆر تێکەڵ کردووانە، بەڵام مەبەستمەوەیە لە ڕۆژهەڵاتیش وایە بەڕاستی هەتا شۆڕشی جیناشێکە چاو لێ بکەین ئەوەی وا خەڵک خەریکردنەوە ئێکڕەفتارەکە و یا لە نەورۆزەکانی یەخیرا بیبینین تمشاکن هێزە کوردیەکان ئەوەی وا دەسەڵاتیان هەیە نوعێکی تر ڕەفتارەکەن. چۆن ئەم پەیوەندیە ئەبێ جێبەجێ بێ و خەڵک یا کۆمەڵگای مەدەنی چەند ئەتوانن تەسیری ئەرێنیان ببێ لەسەر ئەو هێزانە کە خەتی سووریان بۆ دیاری بکەن.
پرسیارەکە لەبەرەوەی کە فرەڕەهەندە و فرەلایەنە و لەبەرەوەی کە با بڵێن هەموو پارچەکانی کوردستان دەگرێتەوە بەڕاستی تۆزە زەحمەتە وەڵامدانەوەی بەڵام بۆ هەر یەکێکیان دەکرێت وەڵامی جیاجیامانەوێ مەسەڵەن لە ڕۆژهەڵاتە تۆ ڕێخستنی کۆمەڵگەی مەدەنی کارێکی ئاسان نییە چونکە تۆ ئەم کارە دەکەی لەژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامیە لەژێر دەسەڵاتی حکوومەتێکی دژە دیموکراسی ینی خۆسەپێنی دیکتاتۆردا لەبەرەوە کارەکە کارێکی ئاسان نییە بەڵام دەکرێت کۆمەڵگای مەدەنی ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە لەسەر ئەو پرسانە زۆر کار بکاتن کە لە ڕاستیدا پرسی نەتەوە سازی و نیشتیمان سازین بەڵام زۆر پرسی ڕاستە و خۆسیاسی نین مەسەلەن بۆ نمونە ژینگە پارێزی بۆ نمونە پرسی زمان مەسەلەن بۆ ینی دەبێت کۆمەڵگەی مەدەنی گرنگی بەوە بدا کە چۆن زمانی کوردی زیندوو بکرێتەوە یا زمانی کوردی ببێ بە زمانی فەرمی لە دەوڵەتدا یان چۆن ئێمە دەتوانین ژینگەی کوردستان پارێزین دارودارستانی کوردستان پارێزین ئاوی کوردستان پارێزین کوردستان جوان بکەین کوردستان خۆشەویست بکرێ مەسەلەن لەسەر ئەو پرسانە کار بکرێ مەسەلەی پرسی یەکسانی ژنان ینی کۆمەڵێک پرسەیە کە دەکرێت مەسەلەن ئێستا لەوانەیە هەمووی بەخیاڵدانێ بەڵام دەکرێت لەسەر ئەو پرسانە ئیش بکرێت لە باشووردا لە ڕاستیدا تۆ دەبێت بزانی کە مەسەلەن بۆچی کۆمەڵگەی مەدەنی لە باشووردا پرسی موچە بۆتە پرسێکی سەرەکی و پرسە سەرەکیە سیاسیە گەورەکان وەلاناوە هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ زۆر شت بەڵام کار مەحێبا من ئاماژە بە نمونەیە بکەم ینی کێشەکە لە باشووری کوردستانە خەڵک کە ئەم پرسەی لا گرنگ بۆ لەبەر ئەوە نییە کە موچە نییە لەبەر ئەوەیە کە هەندێک موچەی هەیە و هەندێک موچەی نییە لەبەر ئەوەیە کە هەندێک لەم ڕۆی لەم لەحزەیە کوردستانە لە ئەو پەڕی ڕەفاهیەتی ژیانی دادەژی هەندێکیش ناتوانێ با بڵێن قوتی ڕۆژانەی دابیمکە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە پێی دوایین ئامارەکانی کە لە بەردەستی ئێمەدایە ڕێژەی هەژاری گەیشتۆتە سەر ئەوەی کە تقریبا 120 خەڵکی کوردستان لە ژێر خێڵی هەژاری دابژی ئەمە لەبەر ئەوەیە کە با بڵێن بەس لەبەر ئەوەیە کە لەبەرەوەی موچە لە بەغداوە نایە نەخێت بەشێکی پەیوەندی بەوە هەیە لەوەشدا دەبێت دەوڵەتی عێراقی تاوانبار بکرێت بەڵام بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە ئیدارەدانێکی با بڵێن سەلیمی حەکیمانەی ڕەشیدانەی یان ئیدارەدارەیەکی کە لە خزمەت هاوڵاتیاندا بێت دادپەروەران نەبێتن دابشکردنی سامانی نیشتیمانی دابشکردنێک بێت کە لە خزمەت هەموواندا بێت دیارە من لێرە مەبەستمەوەی ڕێژەیە مەبەستمەوەیە کە هەموو کەسێک بێن بڕێک پارە و هەموو خەڵکەرەوە بێ ئەمە ئەو کومونیزمەیە کە شکستی هێنا لە ناوچێت لە یەکێتی سۆڤێتدا من مەبەستمەوە نییە بەڵام مەبەستمەوەیە کە دەبێت جۆرێک لە دادپەروەری ڕێژەیی هەبێتن خەڵکێک کە ئێستا دەبینێ لە هەندێک شوێنی کوردستاندا کەسانێک هەن یان گروپگەلێکان لە ئەو پەڕی خۆشیدا دەژین و لە زۆربەی وڵاتانی دنیادا شوقە و ڤێلا و خانوبەرە و شتیان هەیە گەڕەکەیە لە هەولێرە بچووکترین خانوو نرخەکەی گەیشتۆتە نزیک 1-2 میلیۆن بەڵام بەدەست ناکەوێت کە بیکڕی ئەمە نیشانەی چییە؟ نیشانەوە کە گروپێک هەن کە توانای ئەو کڕینی ئەو شتیان هەیە ئەی خەڵکی دیکە بۆ ئەوە ینی ئەم نایەکسانیە ئەم نائەدالێتێ وای کردووە کە خەڵک گرنگی بە پرسی موچە بدا یان لە نایەکسانیدا حتا لە پرسی کارەبایە مەسەن خەڵک بێزارە لەوەی کارەبانیە لە ئەمڕۆکە نامەسن لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا هێندە خەڵک لەوە بێزار نییە کە کارەبانیە هێندە خەڵک لەوە بێزارەکە هەندێک ماڵ و هەندێک شوێن بەردەوام 24 ساعتە کارەبان هەیە هەندێک ماڵی شەیەکە لە ڕۆژێکە لەوانەیە 6 ساعت یان 12 ساعت کارەبای هەبێت جا ئەم نائەدالەتەیە کە خەڵک وا لێ دەکاتن لە ڕۆژاواوە خۆت مەسەلەن جۆرێک لە تیارکردنی کۆمەڵگەی مەدەنی هەیە بەڵام تیارکردنیشی حزبیانەیە بەو مانایی کە حزبێک یا گروپێک تاوا کۆمەڵگەی مەدەنی کۆنتڕۆل کردووە و کۆمەڵگەی مەدەنی تقریبەن بەس بەو ئاراستەیە قسە دەکات بەس بەو ئاراستەیە دەجوڵێتەوە کە حزبی دەسەڵاتدار ئاراستەی دەکاتن لە باکوورە بە هاوشێوەی ڕۆژهەڵاتی کوردستان دەسەڵاتێکە کە دەسەڵاتێکی دژە کووردە من پێم وایە ئێستاش دەسەڵاتەکە دەسەڵاتێکی دژە کووردە بە تایبەتی لە ڕووی گوتارەوە لە ڕووی گوتارەوە ئەسڵەن هیچ هەنگاوێکی ناوێشتوە نازانم من لە پشتی پەردەوە چ کراوە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کە پەکەکە بڕیاری
هەم هەڵۆشانەوەی خۆی و هەم دانانی چەکی داوە لە پشتی پەردەچ کراوە بەڵام ئەوەی ئێمە دەیبینین تا ئێستاکە دەوڵەتی تورکیا هیچ ئامادەیەکیەک یان هیچ شتێک لە خۆی نیشان نادا تەنانەت دانانی هێزی چەکداری یان پرۆسەی ئاشتی لەوێدا بە پرۆسەی کۆتایی هاتن بە تیرۆر لە قەڵم دەدا ئەمە هەنگاوێک نییە بۆ پێشوازیکردن لەو هەموو هەوڵانەی کە پەکەکە داوێتی جا ئەمە لەوێدا من بەڕای من ئێستا کە کۆمەڵگەی مەدەنی لە باکووری کوردستان زۆر گرنگە کە ئیش لەسەر ئەو گوتارانە بکە ئایا گوتارێک کە لەگەڵ پرۆسی ئاشتیا دێتەوە ئێمە مەبەستمان تەنیا و تەنیا دانانی چەک و کۆتایی هێنانە بە خەباتی چەکداری یان مەبەستەکە ئەوەیە کە کورد لەوێدا زمانەکەی بوو ناسنامەکەی لە دەستورە جێژیر بکرێتن وەک ئەوەی کە ئەو دەوڵەتی کە تا ئێستا کە دەوڵەتێکی تاک نەتەوە و تاک زمان و تاک ئاڵا بووە بکرێ بە دەوڵەتێک کە دەوڵەتێکی دوونەتەوەیی بێ یا فرەنەتەوەیی بێ کوردیشێک لەو نەتەوانەیە مەسەن چونکە لە تورکیا بەس کورد و تورک نین نەتەوەی دیکەش لە تورکیادا دەژین یان نەگلانی کەم ئیجبار بکرێت دەوڵەتی تورکی لەلایەن کۆمەلگای مەدەنیەوە ینی ئێستا کاتی ئەوەیە کە لەلایەن کۆمەلگای مەدەنی لە باکووری کوردستانەوە فشار بخرێتە سەر دەوڵەت کە زمانی کوردی بکرێ بە زمانی فەرمی بەو مانایەش کە لە خوێندنی هەم لە داینگەوە تا دەگاتە خوێندنی سەرەتایی تا دواناوەندی تا زانکۆکان تەواوی زانکۆکانی کوردستان علم مەعریفە ئەدەبیات مێژوو نازانم چی یعنی ماتماتیک ڕاضیات بایۆلۆجی فیزیک ئەسترۆنۆمی هەرچی هەیە دەبێت بە کوردی بخوێنرێت چونکە تۆ ئەوانە هەمووی بە کوردی نەخوێنی بەس تەنیا لە سەرەتایی و لە قۆناغەکانی دواتر کوردی بخوێنی کەسەکە گرنگی بە زمانی کوردی نادات چونکە دەڵێ من دەچم بۆ زانکۆ ئەم زمانەی من هیچ کەڵکی نایە لەبەرەوە دەبێت زۆر گرنگی بەوە بدرێکە بە فەرمیکردنی زمانی کوردی یانی چی هەر ئەوەیە مانای ئەوەیە کە ڕێگە بدرێت بە زمانی کوردی قسە بکرێت نەخێر مانای ئەوەیە کە زمانی کوردی بە سەنتەر بکرێت بە سەنتەرکردنیش وەک گوتم مانای ئەوە کە زمانی خوێندن و نووسین بێ هەروەردە بێ تخوا قسەیەتەوەکەم گرنگە کە زمانی کوردی زمانی خوێندن و نووسین بێ خمانی پەروەردە بێ زمانی ئەدەبیات بێ زمانی معریفە بێ زمانی فەلسەفە بێ زمانی زانست بێ زمانی بازار بێ زمانی کار بێ تەنیا و تەنیا لەو کاتەدا تۆ دەتوانی بوونی زمانەکەت و بوونی نەتەوەکەت پارێزی ئەگەر نا هەوڵەکان بە فیڕۆ دەدەین بڵێ بۆ گەیشتن بە هەموو ئەو شتانەوە ئێوە باستان کرد پێویستە کۆمەلگای مەدەنیش یەکدەست بێت ئێوە بە خۆشتان ئاماژەتان پێکرد لە باشووری کوردستان کۆمەلگای مەدەنی یەکدەست نییە ئەوە لە ڕۆژەڵاتی شوایە خەڵکی دەوڵەمان هەیە هەر مەسەلەی کوردیشی شاید هەر بەلاوە گرنگ نەبێت یاکو لە باکووری شەروە ئەستا ئەوەی وا خەریکی بازرگانیە و کارخانەجات نازانم شەریکەی هەیە کە لەگەڵ وڵاتانی تر پەیوەندی هەیە کەی بۆی مهمە زمانی کوردی ببێ بە زمانی فەرمی و ئەبێ لە ئەوەی بۆی مەبەستم چییە مەبەستمەوێ کۆمەلگا وەزعیەتی کیاوایە شتەکە لەناو خودی کۆمەلگای مەدەنیش یەکدەست نییە ئێستا کە من بۆ خۆم لە ڕۆژهەڵاتی کوردستان و زیاتر ئاگداریم لەوێ پرسەکە زۆر جار لە زۆر بابەتەوە لە یەک نزیکە بنەوە خەڵکەکە بە عام هزگار فەقیرترن ینی زۆر شتیان بە یەکە گرێتەوە ئێستا ژینگە پارێز بێ ژن بێ گەنج بێ دوکاندار بێ ئەوەی وا شتێکیشی هەیە ئەوانە تا ئەندازێ دروشمەکانیان داخوازیەکانیان یەکن بەڵام ئەگەر ئەو جیاوازیانە زۆر بەرز بێت لە یەک دوور بکەونەوە خۆتەبعەن داخوازیەکانی شویا و گەیشتن بەو ئامانجانێش زیاتر کەلێنی تەیەکەوێ کێشەکە زۆر قوڵە یعنی لەوە زیاترە کە ئێمە هەروە مەسەلەن بڕیار بدەین دەبێ وا بکەین و دوایش تمشارکەین نایەتە پێشەوە چی ئەبێ بکرێ مەبەستم ئەوەیە مۆزوعەکە تۆزێ زەحمەتە بەڕاستی ئێستا کە ئێوە باسی باکوورتان کرد پێم خۆشە دوای بچینە سەر باکوور بەڵام ئەگەرێ بە کورتی جوابی ئەو پرسیارە بدەنەوە با بچینە سەر مەسەلەی باکووری کوردستان وڵا دەبێت چی بکرێ وەک گوتم دەبێت کۆمەلگەی مەدەنی ئاراستە بکرێتن منیش هاوڕای تۆم کە کەسانێکن کە تەواو پرسی کوردیان لەبیر کردووە دیار ئەمە لەبەر ئەوەیە کە کەوتونتە ژێر کاریگەری هەژمونی گوتاری داگیرکەر کە یانەوە تا
بۆ خۆیان مەسەلەن لە اختیارێکی عەقڵانیدا پێیان وایە کە قازانجیان لەوەدایە کە گرنگی بە زمانی کوردی نەدەن یان گرنگی بە پرسە کوردیەکان نەدەن لەبەر ئەوەی کە کەسێکی سەرمایەدارە ئەو پرسە بەو شێوێ نابینێ. بەڵام حیزبی کوردستانی حیزبی کوردی دەبێت بزانێت کە چۆن دەتوانێت خزمەت نەک بە گروپێکی معەن لە کۆمەلگادا بکات بەڵکو تەواوی کۆمەلگادا بکاتن. دیارە ئەمە بۆ هەندێک حزب کە بنەماکەی حزبێکی چەپیە یا بنەماکەی لەسەر بنەمایکی چینایەتی دامەزراوە ئەمە لەوانەیە زەحمەت بێ بۆیان لەگەڵ ئایدۆلۆژیەکان نەگونجێتەوە. بەڵام ئەمە دەکرێت لە بەرەیەکا بکرێتن، ینی لەو بەرەیە کە ئەو بەرەیە کە من باسی دەکەم، ئەو هاوپەیمانەیە کە من باسی دەکەم کە هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردستانی لە خۆ بگرێتن. بەڵام پرسێکی دیکەی زۆر گرنگکە ئەویش ئەوەیە کە تۆ مەرز نییە ینی کورد بەوە ڕزگاری نابێت کە هەموو تاکێکی کۆمەلگای کوردستانی ئامادەی تەواوی تێدا بێ بۆی خەبات و شۆڕش بکاتن و یان با بڵێن قوربانی بداتن. بەڵکو گرنگەوەیە کە بەشی زۆرینەی ینی بەشی زۆرینەی کۆمەلگەی ئێمە دەتوانن فشاری هێندە گەورە دروست بکەن لەسەر دەسەڵاتی مرکزی یا لەسەر دەسەڵاتی ئەو حکومەتانە بۆ بەدیهێنانی لانی کەمی مافەکانی خۆیان. لێرەدا قسە ئەوە نییە کە ئێمە دەنگدان نییە تۆ بڵێ ئیلا من دەبێت زۆرینەی خەڵک دەنگم پێ بدا بۆی ببمەوە، بەڵکو هەندێک گۆڕانکاری هەیە، ینی گۆڕانکاری بچووکن کەسێکی لە بازنەیەکی زۆر بچووکە دەیکا، بەڵام دەنگدانەوەی زۆر گەوری دەبێت دواتر کاریگەری زۆر زیاتری دەبێت. مەسەلەن کەسێکی وەک زارا محەممەدی کە کەسێکە دێتن مەسەلەن دەرس بە چەند خوێندکارێکی کورد دەڵێتەوە، ئیدی ئەم پرسە لە دوای گرتنی و لە دوای زیندانیکردنی زۆر گەورەتر دەبێ و من دڵنیام لەوەی کە ئێستا کەسانێکی دیکە هاوشێوەی ئەو هەوڵیان داوەکە بچنە پێش. بەڵام هەوڵەکە لە سەرەتادا چەند کەسێک داوێت یا گروپێک داوێتی یان جاجا من مەبەستمەوەی کە بڵێم لەبەر ئەوەی تەواوی کۆمەلگای کوردی نەخڕۆشاوە و ئاراستە نەکراوە و نهاتۆتە گۆڕەپانەکە مانای ئەوە نیە کە ئێمە دەبێت دەست بەدار بین، بەڵکو مانای ئەوەی کە دەبێت درێژە پێ بدەین، چونکە گۆڕانکاریەکان زۆر جار لە ڕووداوێکی بچووکە زۆر گەورەتر دەبێتن و زۆر دەنجی زیاتر دەبێت و زۆر کاریگەری زیاتریشی دەبێتن. کە بینە سەر باسی باکووری کوردستان، ئێمە ئەبینین کە پرۆسەی ئاشتی یا پرۆسەی دانووسان پرۆسەیەک بوو لە هەموو بەشەکانی کوردستان بووە. ئەتوانم بە ڕاشکایی بڵێم لە باشووری کوردستان خەباتی چەکداری کراوە بۆ دانووساندن، یعنی هەر لە پێشەوە ئێوە ئاگەتان کە بە خۆشتان چاکترە زانن هەمیشە هەوڵ دراوە جایسە لە ڕێگەی دەوڵەتەکانی ترەوە بووە، لە تەریقی لە ڕێگەی مسرەوە بووە، لیبی بووە یا وڵاتەکانی ترەوە بووە، یعنی هەوڵی دانووساندن هەمیشە لە ئاڕادا بووە. و ئەو هێزانەی دەوڵەتی ناوەندیش کە لە هاوسەنگی هێز لە وەزیەتێکی باشترایە زۆر شتی بەس بە کورد سەلماندووە یا بەسەریادا سەباندووە. ئێستا لە باکووری کوردستانیش وایە ئەوان ئەڵێن چەکەکانمان دانین خۆمان هەڵەوە شێنینەوە، هەرچەند واشیان نەکردووە، ئێستش هەر چەک هەر هەیە، ئێستش هەر هێرش کراوەتە سەریان، ئێستش خەباتی چەکداری دیار ئەمان هێرش ناکەن، بەڵام بۆ پاراستن لە خۆیان هەر هەیەە. بەڵام بۆ ئەوەی ئەو هاوسەنگی هێزە یان چاو لێ نەکردووە، لایەنی کە بڵێن دەوڵەتە، لایەنی مرکزی یا لایەنی ناوەندیش خەریکشتیان بەسەراداسە پێێ مفاوزاتەکە بێ لە کا بکرێت. ئێستا کاتێتی تۆگابینی دەوڵەت ئەوەندە بەهێزە کاتی مفاوزاتە کاتی دانووساندنە، یا چ کاتێک ئینسان دەتوانێت بڕیار بدا بۆ ئەوەی بێتە پای دانیشتن و مفاوزەکردن لەگەڵ دەوڵەتی ناوەندی. هەر قسەیەک لەو پرسە بکەم، لە ڕاستیدا دەچێتە خانەی خوێندنەوە و تێگەیشتن، چونکە بۆ خۆ دەزانی زانیاریەکان زۆر کەم دەستنیان چۆن نازانی کە پەکەکە لەبەرچی و ئەبڵاو جەلان لەبەرچی و ئەم بڕیاریاندا و ئەو هەنگاوانیان ئاوێشتووە لە پشتی پەردە چ دەگوزارێت، چی کوتراوە چی نەگوتراوە، ئەو شتانەی کە
دەبیندرێ و زۆر کەمن. ئەوەی کە من دیومە مەسەرەن لە ڕووی پراکتیکە کە چی بکرێت ماوەیەک پێشستا هەفتەیەک پێشستا بوو مەهاپا پێشنیازی ئەوەی کردبوو کە بە چەند خاڵێکیش نووسرا بوو من پێشنیازەکانم بەرچاو کەوت کە لە پەرلەمانی تورکیاوە دەبێ هەوڵ بدرێ کۆمیسیۆنێک دابمەزرێ کۆمیسیۆنەکەی بڕیاریدا بوو کە یان پێشنیازی کردبوو کە دەبێت لە چێ پێک بێ و چەند کەس دەتوانن ئەندام بن و چێ دەتوانێت ئەندام بێ و ئیدی ئەم کۆمیسیۆنە ئەرچی قسەکردن لەسەر پرسی کورد لە ئەستۆ بگرێ بەڵام ئەمە ناچێتە خانەی مفاوەزات چونکە لەوێدا ئەگەر ئێمە تەماشا بکەین پەرلەمانی تورکیا نزیکەی 500 ئەندام پەرلەمانی هەیە کوردەکان 6 ئەندام پەرلەمانیان هەیە ینی کورد لەوێدا نوێنەرایەتەکەی دێتە خانەی مەسەلەن نزیک 100 لەو کاتەدا تۆ ناتوانانی داواکانی خۆت مافەکانی خۆت ببیتە پێش چونکە هەمیشە دۆڕاو دەبی لە دەنگدانە لە گفتوگۆکانە هەر کاتی قسەکردنت کەم دەبێتن لەوەدا جا من ئەوە بەڕاست نازانم کە مەسەن زۆر هەوڵ دراوە کە ئەو پرسە بچێتە پەرلەمان بەڵام لە پەرلەمانە هەمیشە زۆرینە و کەمینە دێتە گۆڕێ تۆ لێدا دەدۆڕی بۆیە من پێم وایە دەبێ ئەم پرسە مفاوەزاتەکە جا سبەی ڕۆژ ئێستا مەسەلەن پەکەکە داوای ئەوە دەکا کە ئۆجالان بۆ خۆی سەرپەرشتی چەکدانانی پەکەکە بکاتن بەڵام مەسەلەکە هەر ئەوە نییە کە تۆ سەرپەرشتی چەکدانانی پەکە گرنگەوەی کە ئۆجالان سەرپەرشتی مفاوەزاتی نێوان گەلی کورد و گەلی تورک بکاتن یان بابڵێن نەتەوەی کورد و نەتەوەی تورکیان یان کورد و دەوڵەتی تورکیا لەبەرەوە بە داوای لێبردن بە ئەم قەوسە بکەینەوە ئایا پێتان وایە بەڕێز ئۆجەلان کە لە سجنایە ئەتوانێ و ئەرکە بە ئەستۆ بگرێ یا ئەباشترەوەیە ئەو ئەرکە بدرێتە کەسێکە لە دەرەوەیە کە واقعیاتەکە بینێ ئێمە چۆن دەتوانین بزانین هەموو ئەو بڕیارانەوە لەلایەن جەنابیانەوە دێت ئەوەیە وایە یاکو نیتی تورکی چێنێ تاسیری هەیە ئەخۆی ئەگەر بیکاتن نابخۆ ناکرێت لە زیندانەوە سەرپەرشتی مفاوەزات بکرێتن بۆ خۆی دەبێ ئازاد بکرێ و بێتە وەک هەر کەسێکی دیکە لە کۆمەڵگادا بنیشێ و سەرکردایەتی بزوتنەوەیەک یا سەرکردایەتی حزبێک یا سەرکردایەتی ڕەوتێک بکاتن بەڵام ئەگەر تاو کاتێ ئەو لە زیندانە بەڕای من دەبێ دەمپارتی سەرکردایەتی ئەو ڕوتی مفاوەزاتەکە بگەوە تا ئێستاش هەر ئەوان کردویان ینی ئەوانن کە سەردانی حزب مەهاپە دەکەن سەردانی جاپە دەکەن سەردانی ئەکەپە دەکەن ئەو گفتوگویانی کە لەوێدا ڕوویداوە لە نێوان حزبەکانە ڕوویداوە بەڵام کێشەکە ئەوەیە کە کەس نازانێت چی دەگوترێت چی قسە لەسەر چ دەکرێت قسە لەسەر چ مافێکی کورد دەکرێت قسە لەسەر چ پێگەیەک بۆ کورد دەکرێت چ پێگەی بۆ زمانی کوردی دەکرێت بۆ ناسنامەی کوردی دەکرێتن مەسەلەن ینی ئەگەر تەماشای گوتاری بەیاننامەکەی ئۆجەلان بکەی بەڕاستی عەرەب دەڵێ خەیبەت ئەمەل یان تووشی ناومێدی دەبێت چونکە لەوێدا ئەو هەموو ئەو پرسانە ڕەت دەکاتەوە دەڵێ مافی کورد مافی کولتوریە نامەرکەزیە نە فێدرالیە نە دەوڵەتی سربەخۆیە هیچ ئەوانیان نییە بەڵکو بە دیموکراسیکردنی دەوڵەتی تورکیایە لەوێدا بە دیموکراسیکردنی دەوڵەتی تورکی ئەگەر نەبێتە مایەی زامنکردنی مافە دەستە جەمعیەکانی نەتەوەی کورد چ مانایەکی هەیە دیموکراسی کورد مانای ئەوەیە کە تۆ مافەکانی زمانت مافەکانت وەک گروپێک وەک نەتەوەیەک وەک ناسنامەیەکی دیکە فراهەم بکرێ نەک ئەوەی کە وەک من ئازادی ڕادەربڕینم هەبێ ئازادی مەسەلەن کۆبوونەوەم هەبێ ئەم مافانە مافی گشتین مافی مەدەنین ئێمە باز لە مافی مەدەنی ناکەین پرسی کورد پەیوەندی بە مافی مەدەنیەوە نییە پرسی کورد پەیوەندی بە مافی نەتەوەیەکی داگیرکراوی مەحروم کراوە لە دەوڵەتدا نەتەوەیە کە ڕێگەی پێنادرێ بە زمانی خۆی ڕێگەی پێنادرێ ئیدارەی ناوچەکانی خۆی بکاتن ڕێگەی پێنادرێ کە مێژووی خۆی شوناسی خۆی برەو پێبداتن ئەگەر هەر مفاوەزەیەک لەسەر ئەو بنەمایە نەبێتن بە هیچ شێوەیەک ناچێتە خزمەت پرسی کوردەوە بڵێ
کاتم زۆر نەماوە بە کورتی تکایە ئێستا پێتان وایە لە چاو هەرە و کەوتمان 20 ساڵی ڕابردوو چەندێک دەرفەتی باش بۆ کورد هەڵکەوتووە کە بتوانێت بە داخوازیەکانی خۆی بگا تەبعەن هەر پارچەیەکی کوردستان تاندازەیەک جیاوازە زۆر هێزیش تاسیری هەیە بەڵام ئەگەر هەراوە بمانەوێ چاوێکی لێ بکەن چەندێ ئەوە بە ئارێنیە زاننێەوە خۆی ئەگەر زۆر کورتی کەینەوە کاک مەحیا من وا هەز دەکەم یا وای دەبینم خوێندنەوەکەی من وایە کە هەر کاتێک حکوومەتە مەرکەزیەکانی چوار دەوڵەتە داگیرکەرەکەی کوردستان بێهێز بوو بن یا گۆڕانکاریەکان وای کرد بێ کە بێهێز ببن ئەو کاتە ڕویان لە کورد کردووە و جۆرێک لە جۆرەکان هەندێک مافی کوردیان دابین کردووە یعنی بەو مانایە کە لە 2003 لە کاتێکدا کە هاتنی ئەمریکا و داگیرکردنی عێراق دەبێتە مایە ڕوخانی دەوڵەتی عێراقی و لاوازبوونی پێگەی عەرەبە عێراقیەکان بە نەمانی ئەو دەوڵەتە سەرکوردکاریە ئیدی لە بەرابەر کووردا کۆمەڵێک مافی ڕەزامەندی دەردەبرن کە کۆمەڵێک ماف بۆ کورد دابین بکرێتن بەڵام ئەوە دەبینین کە لە 20 ساڵی ڕابردوودا ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ بەهێزبوونەوەی دەوڵەتی عێراقیە خەریکە دەیانەوێت ئەو مافانە وەربگرنەوە من لێرە مەبەستم چیە لەوەدا مەبەستم ئەوەیە کە بڵێم ئێستاکە لە ئێراندا من هەز دەکەم جۆرێک لە کرانەوە بەڕووی کووردا هەیە مەسەلەن من لەم ماوەیەدا بیستم هیوادارم کە هەڵە نەبم دیتم لە زانکۆی کوردستان لە شاری سنە سرودی ئەیڕەقیب لێ دەدرێ ئێستا گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یان شارۆچکەکان خەریکە ناوی کوردیان بۆ دەجێڕێتەوە ئەمانە پەیوەندیان بە چیەوە هەیە ئایا پەیوەندیان بەوە هەیە کە دەوڵەتی ئێرانی هەر لە خودی خۆیەوە بڕیاری داوە کە مافەکانی کورد یا ڕێگری لە مافەکانی کورد نەکە ئەمان هێشتان ماف نین بەڕاستی هەر ڕێگری نەکردو ینی دەنەخۆ ماف نین مەسن تۆ شتێکت کردووە هەڵەیەکت کردووە یا مەسەلەن شێک بەسەر ئێمەدا سەپاندو ئێستا چاچی دەکەیتەوە بەڵام هۆکارەکەی چێ هۆکارەکەی بە من دەگەڕێتەوە بۆی کە ئێران لەو گۆڕانکاریانەی کە لە 7 ئۆکتۆبەرەوە ڕوویداوە پەرپوت بووە لاواز بووە لەبەرەوەی لاواز بووە ڕووی لە ینی یان هەوڵی جۆرێک لە چاکسازی دەدا ئەمە لەلایەک لەلایەش کە بە هەمان شێوە دەوڵەتی تورکیا ئەو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوویداوە بووە بە مایە ئەوەی کە ڕوو لە کورد بکا و بە جۆرێک لە جۆرەکان مەسەلەن بەناو پرۆسەی ئاشتی دەست پێ بکە بەڵام بەڕای من لە ڕاستیدا مەبەستی سەرەکی دەوڵەتی تورکیا لەو پرسەدا فەراهەمکردنی مافەکانی کورد نییە بەڵکو خاوکردنەوەی کووردە لەوەی کە قازانج نەکا لەو گۆڕانکاریانەی کە ئێستا بەڕێوەن یا ڕویان داوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا من پێم وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ئیسرائیل زۆر بەهێز بووە ئێران زۆر بەهێز بووە تورکیا سەرچێش بووە ململانەیەکی زۆر لە نێوان تورکیا و ئیسرائیل هەیە هەر یەک لەم دوو وڵاتە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیانەوێت بە قازانجی کورد سەرنجی کورد بۆ خۆیان ڕابکێشن بۆ ئەوەی کە کورد نەکەوێتە بەرەی ئیسرائیل و نەکەوێتە ژێر سەرنجی ئیسرائیل تورکیا دەیەوێت پرۆسەی ئاشتی دەست پێ بکە بۆ دوورخستنەوەی کورد لە ئیسرائیل جا ئەمە وەک گوتم هەمووی پەیوەندی بەو گۆڕانکاریانەوە هەیە کە لە ناوچەکەدا ڕوویداوە ئێمە زۆر گرنگە بزانین کاتێک کە گۆڕانکاریەکان ڕوو دەدەن و هێزەکانی ناوچەکە لاواز دەبن ئێستا عێراقیش مەسەلەن تا ڕادەیەک ئەو فشاری لەسەر باشوور کەمتر کردوێتەوە چونکە هێزەکانی میلیشیا عێراقیەکان کە هێندە دژایەتی کورد و هەرێمی کوردستانیان دەکرد لە ترسی ئیسرائیل وەک جاران ناتوانن کارەکانیان جێبەجێ بکەن جا مەبەست لێرە بە کورتەکەی ئەوەیە کە کاتێک کە دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان بێهێز دەبن ڕوو لە کورد دەبن بەڵام کورد زۆر گرنگە لەو کاتانەدا پێداگری لەسەر مافەکانی خۆی بکە بڵێ زۆر سپاس باسەکە زۆر باسێکی بەرینە
طبعا لەسەر هەر بەشێکی ئینسان دەتوانێت بەرنامەیەکی تایبەتی بگرێت، بەڵام بەگشتی چەند خاڵمان باس کرد کە خاڵی سەرەکین دانووساندنەکان، دەوری هێزی دەرەکی، دەوری هێزی جەلیهێزەکان، هەروەها حیزبەکان پێکەوە داخوازیەکانیان کە چۆن یەک بخەن، ئەو باسە گرنگانە بوو کە لەم گفتوگۆیە هەوڵماندا چای پیا بخشێنین. زۆر سوپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا دکتۆر شێرکۆ. زۆر سپاسیەوە. زۆر مەمنون. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆراتینە کۆتایی بەرنامەی وزاری دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.